داعش کە دروست بوو هیچی وای نەمابوو بە تەواوی سووریا و عێراق بخاتە ژێر کۆنتترۆلی خۆیەوە ئەگەر هاوپەیمانی نێودەوڵەتی نەبووایە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی لە ژێر دەستا بوو. دەگوترێت داعش تەواو بووە، بەڵام ناوبەناو هێرش دەکەن پەلامار دەدەن هەر دوێنێ و پێرێ پەلاماری سوپای عێراقیان دا و کوژرا و برینداریشانە بوو. بێجگە لەوە ئێستا پارەشیان بۆ کۆ دەکرێتەوە بە مەلاین دۆلار هەم لە ناو عێراق هەم لە دەرەوە. هۆکاری ئەمانە چییە؟ بۆچی داعش لە ناو ناچێ؟ ئەمانە کۆمەڵێ پرسن، ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر فازل ئەبوو ڕەغیف شارەزای سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. دکتۆر فازل شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. ئەرێ بەڕاست وتیان داعش تەواو بووە، بۆچی داعش کۆتایی نایەت؟ بەردەوام جوڵە و هێرشی هەیە بۆ سەر هێزە چەکدارەکانی عێراق و لە سووریاش. لە سەرەتادا سوپاس بۆ ئێوە و سەڵاو لە بینەرانی کوردستان 24. بەلام شتێک هەڵەیە ئەو کەسێک کە دەڵێ داعش کۆتایی پێهاتووە، چونکە داعش دەتوانین بڵین نەخۆش بووە بەڵام نامرێت. داعش جموزۆڵی کەم بۆتەوە بەڵام بە یەکزاری لە ناو نەچووە. داعش هەمیشە ماوەتەوە و جموزۆڵی هەبووە بەڵام بەو شێوەیە بووە کە پێی دەوترا دەوڵەتی تەمکین، چونکە ئەمە دامەزراوەیەک و ڕێکخراوێکی ئایدۆلۆژیە هەمیشە دەمێنێتەوە و دەستەیەکی هەیە پێی دەوترێت دەستەی شورا. بۆیە دەکرێت بڵێن لاواز دەبێت لە هەندێک پرۆسە و کردەوەیدا، بەڵام کۆنتترۆلیشی لە دەستداوە. ڕاستە خاکی لە دەستداوە. داعش لە دوای 2014 وەکو بینیمان عێراقی داگیر کرده بوو لە ڕووی جوگرافیەوە ناوچەند ناوچەیەکی باکووری وڵاتی داگیر کرده بوو، بەڵام هەرزوو داعش گۆڕە و داعش ئێستا چەندە چەند کردەیەکی کەم ئەنجام دەدات. زۆر باش دکتۆر فازل، ئێستا قسە لەسەر ئەوەیە و ئاشکراشە هەم لە ڕووی داراییەوە لە ناوخۆی عێراق و لە دەرەوەی عێراقیش هاوکاری داعش دەکرێ بە مەلاین دۆلاریان بۆ دەنێردرێ. باشە ئەمانە چێن هاوکاریان دەکەن و ئامانج لەم هاوکاری داراییە چێ بۆ داعش؟ بیرمان نەچێت داعش ئەو کاتە دەستی بە سەرزێڕ و پارە داگرتە بوو و بە شێوەیەک هەڵسوکەوتی دەکرد کە چەندین سەرچاوی نەوتیشی لە دەستدا بوو ئەو کاتێک کە چەند پارێزگایەکی عێراقی داگیرکرده بوو لە بەشی باکووردا و داعش ئەو کاتە دەستی بەسەر پارەی بانکی ناوەندی عێراق داگرت. کاتێک دەستی بەو پارەیە گەیشت کە لە لقی بانکی ناوەندی لە پارێزگای نەیناوە لە حوزەیرانی ساڵی 2014 دەستی بەسەرداگرت. پارەدارکردنی داعش هەمیشە هەبووە، چونکە داعش لە هەندێک ناوچەی ئەفریقیا و ئاسیا و چەند بەشێکی ئەوروپا جموزۆڵی هەیە و چەند لایەنێکن بازرگانن کە پشتگیری داعش دەکەن و بە نهێنی داعش پارەدار دەکەن. بەڵێ سپیکردنەوەی پارە هەیە و چەند لایەنێکی با بڵێن نزیکەن یاخود منداڵ و نەوەکانی بەشێک لە سەرکردەکانیش هەن کەوانی سەرکردی داعش بوون. جگەلەوەش داعش ئێستا پشت بە پارە نابەستێت، بەڵکو پشت بە ڕۆحیەتی ئایدۆلۆژیەت دەبەستێ کە یارمەتی دەردەبێت. بۆیە ئەو پارەیە کە سەرانی داعش وەری دەگرن پارەیەکی کەمە، پارەیەکی ڕەمزیە. ئەمەش بەڵگەی ئەوەیە کە ئەمە دامەزراوێکی دارایی نییە بەڵکو ئایدۆلۆژیە. باش زۆر باشە دکتۆر فازل، بەڵام بەڕای ئێوە پێتان وانە دەستێکی دەرەکی بە تایبەتی دەستگا هەواڵگریە جیهانیەکان پشتیوانی هەم پارەدارکردنی داعش و هەم هاوکاری تریانەکەن؟ بەڕای ئێوە بۆچی ئەمە ئەم دەستگا هەواڵگریانە هاوکاری داعش دەکەن؟ چی لە پشت دەمەوەیە؟
داعش دوای ئەوەی لاواز بوو و دوای ئەوەی شکستی هێنا لە دوای ساڵی 2014 جارێکی دیکە گەڕایەوە سەرچی گەڕایەوە سەر دەرکەوتن و هەوڵدان بۆ پەلهاوێشتن لە ڕووی دەسەڵاتەوە لە چەند ناوچەیەکی ئەفریقیا و دەستی کردەوە بەوەی لەگەڵ چەند بزاوتێکی نیمچە لە نێوچوو مامەڵە بکات وەکو زموزۆڵی بووکۆ حەرام وەکو ئەنسار البەیت المەقدس و چەند بزاوتێکی دیکە چەند بزوتنەوەیەکی دیکە ئەوانەی کە تاکو دوێنێش لە حاڵەتی لاوازیدا بوون. داعش ئێستا لە مۆسکۆ با بڵێن کردەوەیەکی تیرۆریستی ئەنجامدا و ئەمانە هەمویان داعش کردوویەتیوە. داعش بەشێکی زۆری ئەو کردەوە گەورانەشی ئەم دوایی لە ئەسۆگرتووە لە وڵاتانی ئەوروپا بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ئەوروپا تەنانەت لە چەند ناوچەیەکی وەکو تونس فەڕەنسا زۆر باش هەندێک وڵاتی ڕۆژهەڵاتی ئەفریقا وەگوتم بەتایبەتی لە ئەفریقیا چونکە لەوێ ئاسایش کەمە. زۆر باشە دکتۆر فازل با بێمە سەرباسی کەمپی هۆڵ ئەو کەمپە گەورەیە کە بە هەزاران داعشی تیادایە قسە لەسەر ئەوە دەکرێت ئەم کەمپە بجۆزرێتەوە بۆ ناو عێراق کە پڕە لە کەسانی توندڕە و داعشن ئەگەر ئەو کارە بکرێ بهێنرێنەوە بۆ ناو عێراق چی ڕوو دەدات جارێکی کە عێراق بەرەو کوێ؟ يعني المخيم يضم کەمپی هۆڵ زیاتر لە 35,000 خانەوەدەی داعشی تێدە. کێشەی هەرە گەورەی ئەم کەمپە ئەوەیە کە عێراق بەتەنیا ناتوانێت سەرپەرشتی ئەم کەمپە بکات و سەرپەرشتی دووبارە هێنانەوەی خەڵکی ناوچەکان بکات. ئەمە پێویستی بە هەوڵێکی نێودەوڵەتی و جیهانیە بۆ ئەوەی بەیەکەوە هەوڵی هێنانەوەی ئەو خەڵکە بکەن بەتایبەتی ئەوانەی لە حەسەن شام و خازر و زەدەعان. کێشەی لەوە گەورەتریش بریتیە لە قبول نەکردنی وڵاتانی ئەوروپا بۆ وەرگرتنەوەی خەڵکەکانیان بەم دوایە نەبێت کە چەند وڵاتێک ویستی ئەوەیان دەربڕیوە یاخود ئامادەباشی ئەوەیان دەربڕیوە بۆ ئەوەی خەڵکی خۆیان وەربگرنەوە. بەشێک لە وڵاتانی عەرابی ئامادانین خەڵکی خۆیان ببەنە وڵاتەکانیان. ئەمە بابەتەکەی هەندەی دیکە ئالۆز کردووە. ئەمە واتای ئەوەیە ئەگەر بێت و ئەم وڵاتانە ئامادە بن خەڵکی خۆیان ببنەوە بابەتەکە دەوەستێتەوە سەر عێراق. تەنیا عێراق خەڵکی خۆی دەمێنێتەوە کە بیان هێنێتەوە و ئەوانەی کە بەشداریشیان کردووە لە هەندێک کردەوەی تیرۆریستی وەکو ئەوانەی لەلایەن هێزەکانی قەسەدەوە دەست بەسەر کراون بەشێکیان ڕادەستی هێزەکانی عێراق کراون زیاتر لە 1700 داوا کرا و ڕادەستی دادگەکانی عێراق کراون و ئەوانەی کە بەشداری کارایان هەبووە لە خوێنشتن تۆمەتبار کراون. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر فازل ئەبوڕغیف شارەزای سیاسی ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.